4 ساڵە توێکاری بۆ تەرم دەکات بەهۆی ئەوەی نەبووە بەعسی لە زانکۆ دەرکرا کەسێک ئۆتۆمبیلەکەی دزی و دواتر تەرمەکەی هاتە بەردەستی. وتم لەلایەن منەوە گردنە ئازابێ بە زیوادارم کێشووی چاکت بۆ ئەو دنیا ئەوە نەپێرێ بتوانی خۆت لە بەردەم تاقیگرنە گەورەکەی پەروەردگارە دەربچیت. پزیشکێکی بە توانایە و یەکێکە لە بناغەدانەرانی پزیشکی دادی لە سلێمانی و ڕۆڵێکی بەرچاوی لە پێگەیاندنی پسپۆران و کردنەوەی چەندین بەشی تایبەتمەندی پزیشکی دادی لە شارە جیاوازەکاندا بینیوە و ماوەی 24 ساڵیشە توێکاری بۆ تەرم دەکات. پرۆفیسۆر دکتۆر بەرزان محەممەد عەلی دارتاش پسپۆری پزیشکی دادوەری و مامۆستای زانکۆ بەڕێوبەری پەیمانگای پزیشکی دادی سلێمانیا ژیانی پیشەی خۆی بۆ خزمەتکردنی بوارە ئەکادیمی و پزیشکیەکان تەرخان کردووە وەک مامۆسای وانەبێژ لە چەندین دامەزراوەی ئەکادیمی باڵا خزمەتی کردووە لەوانە کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی، کۆلێژەکانی یاسا و ڕامیاری لە زانکۆکانی سلێمانی گەشەپێدانی مرۆیی جیهان و زانکۆی ئەمریکی هەروەها لە کۆلێژی پۆلیس و ئەکادیمیای هێزەکانی ئاسایش وانە دەڵێتەوە لەو کاتەی لە زانکۆی بەغدا خوێندوێتی بەهۆی ئەوەی ئامادە نەبووە ببێتە بەعسی فەسڵ دەکرێت بۆ ماوەی 7 ساڵ لە خوێندندا دەبڕێت و پاشکردنەوەی زانکۆی سلێمانی دەست بە خوێندن دەکاتەوە. دکتۆر بەرزان لە ئاستی دامەزراندندا ڕۆڵێکی دیاری لە دامەزراندنی پەیمانگای پزیشکی دادی سلێمانی لە ساڵی 2006دا هەبووە کە لەسەر بنەمایەکی زانستی ستاندارد بنیات نراوە هەوڵەکانی بۆتە خۆی پێگەیاندنی چەندان پزیشک و کارمەندی پسپۆر و کردنەوەی بەشەکانی پزیشکی دادوەری لە شارەکانی هەڵەبجەی شەهید و پێنجوێن کەلار دەربەندی خان چەمچەماڵ ڕانیا قەڵاتزێ و کۆیە لە بواری مرۆڤ دۆستیدا بە شێوەیەکی کارا بەشداری لە پرۆسەی هەڵدانە و پشکنین و ناسینەوەی گۆڕا بە کۆمەڵەکانی شەهیدانی کوردستان و قوربانیانی ئەنفالدا کردووە هاوکات لە پرۆسەی وەرگرتنی سامپڵ و DNA شیکاری بە هەماهەنگی لەگەڵ زانکۆی کینگ کۆلێجی بەریتانی بەشدار بووە کە هەنگاوێکی گرنگ بووە بۆ بەدی کۆمنتکردنی تاوانەکان لە کاتی توێکاریشدا وەک خۆی باسی دەکات یەکێک لەو ڕووداوانەی هەرگیز لە بیری ناچێتەوە ئەوەیەکە لەو کاتەی کاماوەیەکی کەم بوو لە پزیشکی دادکاری دەکرد شەوێت چەند کەسێک ڕێگای لێدەگرن و دەمانچەی ڕێڕادەکێشن و ئۆتۆمبیل و مۆبایلەکەی دەزن بەڵام دوای 7 ساڵ تەرمی یەکێک لەوانەی کە دزیەکەیان لێکردبوو دێتا بەردەستی کە لە دوو لاوە تەقەی لێکرا و کوژراوە دەبێت توێکاری بۆ بکات و لای خۆیەوە گردنی ئازاد دەکات. وتیان دکتۆر وەڵام کەیسێک هەیە و ئەفسەرێکی بەڕست تەلەفۆنی بۆ کردن وتی کار وتم بەڵێ وتی وەڵای کەیسێک هەیە کوژراوێک هەیە وتم وتی وەڵای کوژراوەکە ئەمە کێشەیەکەی ئەوەیە لە دوو لاوە تەقەی لێکراوە هاتم لەسەر بێنجەکە بینیم زۆر سیر بوو بەلامەوە یاسە ناسیمەوە ئەو کەسە بوو کە بەرامبەرم ئەوەی کەمی لە ئیناکردەوە زۆر چکەمەم فۆکەس لەسەری کرده بوو ئەو بوو ئەیتر منیش لە ڕاستیە چۆن ئەڵێی کەوتمە ئاخاوتل لەبەر خۆمەوە وتم ئەها یعنی وتم لەلایەن منەوە گردنە ئازابێ نازانم پەرستار و باڵێنی یاریدەری پزیشکەکە لە دواوە گوێی لێیە وتم لەلایەن منەوە گردنە ئازابێ بە زیوادارم کێشووی چاکت بۆ ئەو دنیا ئەوە نەپێرێ بتوانی خۆت لە بەردەم تاقیگرنە گەورەکەی پەروەردگارە دەربچیت. دکتۆر بەرزان لە ئێستادا کاندیدی ژمارەسی لیستی 222 یەکەتی نیشتیمانی کوردستانە لە بازنەی سلێمانی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و بەڵێن دەدا کە لە ڕێگەی پسپۆری و ئەزمونیەکەیەوە نوێنەرایەتی خەڵک بکات و خزمەتی زیاتری کۆمەڵگا بکات.